طبعا وەکو لە کۆبوونەوەکەشدا باس کرا لە کۆنفرانسەکە کە جەنابی پارێزگار و جەنابی سەرۆکی دەستا ئاماژەیان پێکرد. يعني زۆر جار باس لە گەندەلی دەکرێت و وایە گەندەلی دەشارێت و یاخۆ ناشارێتەوە. ئیتر ئەو هێڵا متحدە بێتی لە بۆ هەموو خەڵکێکی هەموو خەڵکە دەتوانێت لێسەر ئەو ژمارەکەش ڕوونە لە هەموو فەرمانگەکان دەدرێتن. هەر کە سکاڵایەشی شتێکی نایاساییدی شتێکی ناقانونیدی دەتوانی مەسەڵەن پەیوەندی بەو هێڵە بکاتن ئەو زەگەر ناوی خۆی ئاشکرا بکە یاخۆ ناوی ئاشکرا نەکاتن. ئیتر بەڕێی منەوە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوەی هەیکەم جار ئیشوکارەکان بە شێوەیەکی ڕێکوپێکتر بەڕێوەبستی ئەو ڕۆتینۆماتیە هەیە نەمینێتن ئەو ڕۆتینانێکی ئێستا مەسەن زۆر باسی لێ دەکرێت. سێمان ئیشەکانیش بەڕێک و پێکتر و خاوێنتر جێبەجێ بکرێتن. ئەوە ئێمە دەبینێت تا ئێستا قۆناغی زۆر باشی بڕێ وەلا ئیشوکارەکان کە کراوە لە پارێزگایە لێر بەڵام ئەوەش پێویستە بڵێن شتێکە دەکرێتە سەر ئەو خەرمانە بۆی ئەو ئیشانی هەیە بە شێوێکی باشتر و ڕێکوپێکتر سکاڵە تۆمار بکە ئەمە بۆ خەڵکە زیاتر بەڵێ زیاتر ئەوە لە دام و دەستگاکانە چکە لەگەر هەموو دام و دەستگاکانەوە هەڵدەواسرێ. ینی هەر هاوڵاتیەک بینی لە دام و دەستگایەکدا لە هەر فەرمانگەیەک بینی شتێکی لەو بابەتە هەیە دەتانی پەیوەندی بەو هێڵە بکە سکاڵایەکەی وەردەگیرێ ئیتر بە دوواداچنی بۆ دەکرێت.